دابەزە تاوێ ڕاوەستە تا بگەڕێنەوە بچەوە شمشێر بۆچیە خاوەن شکۆ شمشێر شتێکە کە باو شۆڤاران و سیخۆڕان سەردەبڕن مەبەستی ئێوە خۆ من نیم مەگەر جگە لە من و تۆ کەسی دیکەش لێرە هەیە بەڵام من بچووکی ڕۆمیەکان و حکوومەتی جەنابی دیۆکلیتیانوسم تۆ دوژمنی خوداپەرستەکانی مەسیحی و خزمەت گوزاری قازانجی خۆتی دیتم کە چۆن کیسەکانی زیێڕەت لە جولیوس وەردەگرت شمشێرەکەت هەڵگرە و لە خۆت دیفاکە بەڵام من تا ئێستا فەرمانەکانی جنابی جولیوسم جێبەجێ کردووە دەبێ ئێستاش بڵێ جەنابی جولیوس بێت و ڕزگارت کات نا بمبەخشە خاوەن شکۆ من بە هەڵەدەچووم منیش وەکو ئێوە خوداپەرستم ڕەحمم پێ بکە خاوەن شکۆ تکایە هەر ئەمە سەیرەکە خوداپەرستێکی جوولەکە بە جێگەی یارمەتی بە خوداپەرستانی مەسیحی دەبێتە خزمەتکاری بتپەرستەکانی ڕوومی هەستە و لە خۆت دیفاکە هەستە نا بمبەخشە قوربان من عمرێک بە ئێوە ڕۆمیەکان خزمەتم کردووە خاوەن شکۆ ئێوە گەورەتر لەوەن کە پاداشی خزمەتکارانی خۆتان بەم چەشنە بدەنەوە تکاتان لێ دەکەم بباش هەستە ئەگینا ناچار دەبم بە بێ چەک بنێرمە جەهەنەم پەلەکە تا پەشیمان نەبوومەتەوە من ناتوانم لە بەرامبەری ئاغای خۆمدا شمشێر هەڵگرم لە تاوانەکانم خۆش بن من ببەخشە خاوەن شکۆ من ببەخشە من پیاوێکی بێچارەم کەسی و کارم چاوەڕوانی منن بمبەخشە خدا دەزانێت کە تا ئێستا چەند کەس لە خوداپەرستەکان بەدەستی تۆ دراونەتە دەستی بوتپەرستانی ڕوومیەوە يلا ابراهيم بروندي 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 ورا بيشكوا بروندي بروندي هاي ورندي بروندي ما وردي دي بروندي يوش ليرو بروندي ورندي بوشو ورن بروندي ورا
بۆ کوێ دەردەچی وەرە بزانم ئای بێشەرم وەرە بزانم وەرە بۆ چیوە وەرە دەرمەچوو وەرە بۆێرە ئەو بۆ چیوە وەرە بزانم ڕاوەستە بۆ چیوە ڕاوەستە ئای کە ماڵ بدگرم هەر دەرگرم بۆ شوێ دەڕۆژ بۆ شوێ دەچی هەر دەرگرم بۆ شوێ دەچی دەرمەچوو ڕاوەستە بۆ چیوە دەردەچی ڕاوەستە ئەمە سپا دیسانەوە گەڕاوەتەوە قسە جوانەکانی زۆر خۆشە با بزانم چی بە خوددا دەڵێ تۆ گەورەتر لەوەی کە لەگەڵ من بە پێی کردەوەم بجوڵیتەوە کردەوەی تۆ شیاوی گەورەی و لوتفی تۆیە و کردەوەکانی من شیاوی کەم و کۆڕی و پەستی عەقڵ هەیە و کەسەی کە ڕەحمەتت لە بیر و بۆ چوونی ئەمە بەرزترە ناگوناهی بەندەکان زیانت پێدەگەیەنێ و نە ملکەچکردنیان قازانجێکی هەیە ئەی خالقی من بە پێی کردەوەم لەگەڵم مەجوڵێەوە تاوانەکانم نەبێتە هۆیەوە کە ڕەحمەتت لە من ببڕی ئەجینا لە ناو دەچم چغە بێدەنگ بە حەیوان بێدەنگ بە بڕۆ مەوەستە بڕۆ باڵێم بڕۆ مەوەستە بڕۆ دیسانیژەم شوانە بێچارە هێشتا لە من دەترسێ وەرە با بڕۆیت زووتر تەواوی کەم دەی بوو بەچی ئەو زۆر چی دەزانی کە نەدەبوو بیزانی با بڕۆین خداوەندە بەندەکانت بەدەستی بێڕەحمترین دەڕەندەکان ئازار دەدرێن هاواری زۆڵم گوێی عالەمی کەر کردووە
ئەم زوڵمە تاکەی هەڵاو تەسلیس و شرک کەوتۆتە نێو پەیڕەوانی دینت ئەم بۆ لاڕێچوونە تاکەی لە نەزانی خەڵکە کە ئیمپراتور خۆی بە خوددا دەزانێ خداوەندە پەرستینی تۆ کەی جەهاندا دەگرێ و سەردەمی کوفر و شێرک کەی دوایی تێ خدا کەی دوایی برادری مەسیحی برای من تۆ کێ یەکی لە ئیمانداران یەکی لە هەوا ئاینەکانتان تۆ ئاینی من لەکوێوە دەزانی لا پاڕانەوەکەتان ئێوە چەند جوان لەگەڵ خوا قسە دەکەن من چەند جار بیستومە وەکو پیاوچاکان فەرموون ئەو شیرم بۆ ئێوە هێناوە بیگرن خۆشە سپاس ئایا ئێوە ڕاگەیەنەری دینی مەسیحن بەڵام نا دل و بەرگەکەتان وەکو ئەشراف و دەربارەکانە پێم وایە ئێوە خەڵکی شارن بەڵام کام شار نازانم ئێرەتان چۆن دۆزێوەتەوە خاوەن شکۆ تۆ فێری چییە هەرچی بێ ئێمە پێکەوە براین وانە بەڵێ ناوی تۆ چییە ئەنتۆنیۆسی شوان سەیرە ڕوومیەکی شوان باو باپیرانم هەموو جوتیار بوون بەهۆی زیاد بوونەوەی کۆیلەکان لە ئامەزراکانی ئیتالیا کاروباری جوتیارانی بچوو خراپ بوو باپیرانی منیش ناچار بوون کۆچ بکەنە ئێرەشدا لێرەشدا ماڵیەتی قرس نەیهێشت ئەو زەمینانەی کە هەمانە بتوانێت ژیانی ئێمە دابین بکات دیسانش خدا شکر دەکەم کە بە شیوانی مەڕەکانی خەڵک دەتوانم ژیانی خۆم هەڵسوڕێنم بەڕاستی نێوی ئێوە چییە؟ ماکسیمیلیان وا بزانم ئەو نێوم لە پێشدا بیستووە ئەرێ لە شاردا تۆ زۆر دەچێ شار؟ نا تەنیا جاروبار چۆن بوو کە بوویە مەسیحی؟ بووم باوک دایکیشم مەسیحی بوون لە سەردەمی تراژانەوە هەڵبەت بەر لە حکمی و ناوبانگی تراژان سەبارەت بە ئازار و ئەشکەنجەی مەسیحیەکان ئەوان ببوون بە مەسیحی ماکسیمیلیان نەمگوت ئەو نێوەم لە پێشدا بیستووە وا بزانم ئەمە نێوی یەکی لە ڕاوێژکەران دەقیانوسە ئەوی لە گرنگەکانیان دەی ئەمە بە من چی؟ هیچی جویرێکی گەوجانەیە ڕاوێژکاری دەقیانوس ئەشرەفزادەیەکی دەربارەی دوژمنی مەسیحیەکان ئەویش لێرەدا بۆ تاوێت لەوەی کە مەسیحیت تا دەرباری دەقیانوسی گەورە شارەکانی گەیوە پێرە ئەمن زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە خۆشحاڵ بووم یانی ئەم هەواڵە خەڵک خۆشحاڵ دەکات؟ شتی زۆرتر لە خۆشحاڵی دەبێتە هۆی قووەی قەلبی خەڵک و
گەشەکردنی دینی مەسیح. ناگونجێ ئێوە ماکسیمێلیا بن. بەڵام دەی جلو بەرگەکەتان وەکو شاوزادەگانە. هەرچی بێ ئەمن زۆر خۆشحاڵم کە ئێوەم ناسی. ناوستن دەیناسن ئازاویلی جوولەکەیە. چۆنتان زانی ئازاویلان کوشتووە؟ تەرمی ئەو لە دارستانەکانی دەوروبەری شار لە لای حەسەڵێکدا دۆزراوەتەوە. دوایین سپاردەیەوە و چاودێری لەسەر ماکسیمیلیان بوو و لەو ڕۆژەوە هەواڵێکمان لێ نەبووە. دەی دەبێ کاری ماکسیمیلیان بێ. نا ماتیوس، نا گومان ناکەم. ئەگەر کاری ئەو بووایە شاری بۆ ماوەی 4 ڕۆژ بەجێ نەهێشت، چونکو دەیزانی زیاتر گومانی لێ دەکەم. دەبێ بە دوای کەسی دیکە دابین. ئازاویل دەتوانی دۆرێکی گرنگی لە پیشاندانی دیمەنی ڕاستەقینەی ماکسیمیلیاندا هەبێت. بێگومان بەڵگەکی هەبوو. پاش ئەمە تۆ دەبێ بە دوای ماکسیمیلیاندا بڕۆیت. لەسەر چاو ئەو کارە دەکەم. وا دەزانم کە خاتو هێلێنیش لەگەڵ ئەو هاوکاریکەیە. نا نامەوێت ناوێک لە خاتو هێلێن ببردرێت هیچ کات. بەشداری لە کۆبوونەوەکانی ئادۆنیا دەبێتە هۆی پتەوبوونەوەی ئاینی ئێمە. من هەوڵ دەدەم لە ئاهەنگەکاندا بەشداری بکەم، بەڵام زۆر ناتوانم. گالۆسی باوەفا ئەمڕۆ نزیک بوو توش ببی، بەڵام ئەخرەکەی بەختەوەرانە هەموو شتێک بە باشی تەواو بوو. لە لوتفیوە سپاس دەکەم خاوەن شکۆ. ئەگەر ئەمڕۆ ئێوە بە فریای گالوس نەگەیشتبان چ دەقەومە؟ معلومە بەندیخانە و ئەشکەنجە. بەرحاڵ ئێستا لێرە نەبوو وە ڕەنگە لە خاچیش پێدرایە. دەبێت چارەیەک بدۆزینەوە. دەستە دەستە مەسیحیەکان قەڵاچۆ دەکەن دەزانن؟ بەڵێ دەزانم. لەوەها هەلومەرجێکدا جەنابی ماکسیمیلیان نەدەبوو ئاشاری بەجێهێش بە. ئاغا کێ دەگەڕێتەوە گالوس؟ ئەوان کاتێ دەڕۆنە ئەشکەوت، کاتی گەڕانەوەیان ئاشکرا نییە. ئەشکەوت؟ بەڵێ خۆی دەڵێ ئەشکەوت. چۆن ئەشکەوتێک و لەکوێ کەس نازانێت. وا دیارە پێی خۆش نییە کەسێک جێگەی ئەو بزانێ یا ئەوەی کە بڕوا بۆ لای. سبەینێ ئادونیا لە ژێرزەویەکانی قەبرستانی دەرەوەی شار قسەمان بۆ دەکات. ئایا لە نەبوونی جەنابی ماکسیمیلیاندا ئێوە دەچن بۆوێ؟ هەوڵ دەدەم. ئێوە چی؟ من نایم. پێویستە هەمیشەیەکێکمان لە کۆشک بمێنێتەوە. تا هاتنەوەی جەنابی ماکسیمیلیان هەروە نابێ بێدەنگدا بنیشینێمە. من سبەینێ دەچمە دیتنی ئادونیا و لەگەڵە و ڕاوێژ دەکەم. ڕەنگە بتوانین پێکەوە ڕێگە چارەیەک بۆم کارە بدۆزینەوە. منیش لەگەڵتان دێم. نا پێویست نییە. ئەگەر شتێکمان بۆ ڕووبدات ئیدی من لەبەر ئێوە ناتوانم هیچ کارێک بکەم. کەوایە من لەگەڵ خاتو هێلێن دێم. من هێشتا بڕیاری دواییم نەداوە. دەبێ بزانم سبەینێ چی دێتە پێشەوە. لێم ببوورە ئاتنە، نازانم چه بابەتێک تۆی ئەوەندە لە هێلن تووڕا کردووە. ئەگەر تۆ بڕێک محەبەتی پێ بکەی هەموو شتێک دروست ئەبێت و قینەکان دەبێتە دۆستایەتی هاتنە.
بریا بەجێگەی ئەم چەشنە قسانە بڕای بە وردی سەرنجی کارەکانی هێلێنت دابا. وانە تۆ بە هەڕەداچی تۆ هێشتا نازانی کە هەبوونی ماکسیمیلیانوس لە فیلادەلفیادا چەندە دەتوانێت حکوومەتی ئێمە لە ڕۆم قایم و پتە بکاتەوە. تازە تۆ بۆ خۆشت دڵنیانیت کە ئەو مەسیحی بێت. تەنیا لە تۆی ویستووە کە بە من بڵێ بۆ پتەوکردنەوەی حکوومەتم لە کوشتنی مەسیحیەکان خۆم لا بدەم. تەنیا لە بەرەمە خۆ ناتوانین بڵێن خوددا پەرستە. والرزقار كتبوا بلدي بلا حسيت بنا بلا الدنيا لجيا انا بتوجد فيني ايمان بلا سكا والرزقار كذا بلدي ايمان بلا الرزقار بلا الدنيا لجيا فيما بلا سكا ناشي وجود سرخوشي تشو تايشي نكر نا هیچ قسەیەکی نەکرد. بکەنەوە ئەوە بێنە دەرێ. نا مەترس لە خوددا پیرۆز. مەترس لە خوددا بێ دەرەوە. تۆ نابێت قسە بکەیت. مەترسە دلێر بە خوددا پیرۆز. مەترسە خوددا پیرۆز. دلێر بە خوددا پیرۆز. تۆ نابێت قسە بکەیت. تۆ مەسیح قسە مەکە خوددا پیرۆز. لێم گەڕێن من مەسیحی نیم. نا برم لێن من مەسیحی نیم. ئەی هاوار تاقەت بێنە خوددا پیرۆز. تۆ مەسیح تاقەت بێنە خوددا. ئەو کاتە پەیڕەوانی ئاینی خوداپەرستی کە لەلایەن حکوومەتی ڕوومەوە لەژێر زەخت و گوشاردا بوون بۆ کۆبوونەوە و تەبلیغی ئاینی خۆیان ناچار بوون یا لە ماڵە کاول و وێرانەکاندا کۆ ببنەوە یا بە نهێنی و بە قبولکردنی مەترسی زۆر لە قەبرستانەکانی دوور و تەریک لە دەرەوەی شارەکاندا گوێ بۆ قسەی مبەلغینی خۆیان ڕابگرن. درودی خدا لە عیسی مەسیح. مەسیح وتی ئەو ڕاستەقینەیە کە لە تاریکیدا لە وتنی دەترسای ڕۆژێ لە ڕووناکایە گوێت لێ دەبێت و ئەو ئیمانە کە لە گۆشەی ماڵەکاندا فێربووی ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن. ئەی معلم ئایا بەڕاستی وای لێ دێ؟ وا دێ خوددا حەقا و بێگومان حەق سەر دەکەوێ. ئەمڕۆ ئێوە کەمن تاقمێکی بچووک و کەم کە لە ڕووی ناچاریەوە ئەمڕۆ لەم زاخە تاریکەدا کۆبوونەتەوە. بەڵام ڕۆژێ لە تەواوی زەویدا بڵاو دەبنەوە. ئەمڕۆ ئێوە دەگرن و دەتانخەنە بەر حەیواناتی دەڕەندا تا ئیمپراتوری ملهور و دەخیانوسی خوێنمێش لە گیاندانی ئێوە و باقی چەوساوانی ئەم شارە لە کاتی مەستیدا ببینن و قاقا پێ بکەنن و لە ئازار چەشتنی ئێوە شاد بن. غافڵەوە کە خوددا پارێزەری ئێوەیە و کاتی یارمەتی خوددا بگات ئێوە بەسەر ئەواندا حکوومەت دەکەن.
ئەمە وادەی خوددایە کە دەسەڵات دەکەوێتە دەست لێبەشان بە یاری خوددا ئێوە ئیمپراتورەکان لە تەخت دەکێشنە خوارەوە. چه کەسێک یارمەتی خودای دیوە کەی دەیکات و تاکەی دەتوانین خۆراگری بکەین کاتێککە هەمویان کوشت و سووتاندیان و تیکە تیکەیان کرد و لە خاتیاندا لەسەر بەندە واجبە کە ئیمانی خۆی پتە کاتەوە و لەسەر خوددایە کە ئەگەر بە پێویستی بزانێ وادەی خۆی جێبەجێ بکات. ڕەنگە ئەم بەڵێنی سەرکەوتنە لە سەردەمی ئێمەدا جێبەجێ نەکرێت. گالوس بەڵێ بەڵێ خەتون گالوس وریا بە کەسێ نەمان بینێ. ئەی معەلم ئایا پلەپای مرۆڤەکان لە بەهەشتا وەکو یەکە ئەگەر وەکو یەک بێت لە ئەداڵەت دوورە و ئەگەر وەکو یەکیش نەبێ بچووکتر بەخێلی دەباتە گەورەتر. حەزرەتی مەسیح لە بەرامبەر ئەم پرسیارەدا بە حەواریەکی وت چه دەڵێ لە بەرامبەری ئەو کەسەدا کە منداڵی زۆر بێت و جل و بەرگ لەبەر ئەوان بکات مەگەر منداڵان بە گەورەکان کە جل و بەرگی گەورەتریان لەبەر کردووە بەخێڵی دەبن یا بە پێچوانەیەوە ئەگەر جل و بەرگی گەورەکان بکەنە بەر منداڵەکان ئەوان تووڕە دەبن کە بۆچی سوکایەتیان بەوان کردووە کەوایە دەبینی هەر کەسێ کە لە بەهەشتا پلوپایەی چاکی بەدەستەکەوێ ڕازیە. ئەی معلم بڵێ چۆن هاوار لە خوددا بکەین کە بێتە هانامانەوە. خدای گەورە بە پێغەمبەرمان مەسیحی وت ئەی ئیسا بە ملهوڕان بڵێ من بانگ نەکەن لە حاڵێکدا ماڵی حرامیان بەدەستەوەیە و بتەکانیان لە ماڵدا هەیە چونکە سوێندم خواردووە کە هەر کەس بانگم کات بڕۆمەهانایەوە بەڵام یارمەتی من بۆ حرام خۆران و بت پەرستان جگە لە لەعنەت نییە. ئەی معلمی چاکەکار چۆن بزانین کە ئیمانمان هەیە؟ سێری خۆتان بکەن کە چۆنن. ئێمە ئاگامان لە دڵی خۆمان هەیە. ئیمان وەکو دارێکی باشە کە لە مێوەکانیەوە دەناسرێتەوە
بزانن داری ژیانیەوە چ بەرێکی هێناوە. یارانی من هیچ کات داری کرمۆڵ بەری چاک نادات. ئەگەر ئێوە دیتان کە داری ژیانی ئێوە بەری شیرینە بەڕاستبێژی ئەمانەتداری مەحەبەت پاکی و دەلێری و هەموو گرنگتر ئەوین بە خودا و ڕۆژی پەسڵانی هێناوە بزانن کە ئیمانتان هەیە. بە هومێدی خدا و ئیسا مەسیح. جەنابی ئەدونیا لێرەن؟ بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات. هەر چۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوات و ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. وریابن کە لە ڕۆژی قیامەتدا باری تاوانەکانتان قرس نەبێت. ئادونیا ئایا بەڕاستی خدای گەورە مردووەکان لەو دنیا دیسانە زیندوو دەکاتەوە؟ ئەوەی ئێسکە پووکەکان چۆن دیسان دەژینەوە؟ ها ئاخر بە چ شێوەیە؟ هەروەها کە تۆ لەم دنیادا نەبووی و بە تۆ ژیانی بەخشی مەگەر ژیانی دووبارەی سروشتش پاش مردنی لە زستانە نەدیوە ئەو بۆ هەر کامی توانایە. بزانن ئیمان بەوتن نییە. زۆر کەس هەن کە لە قسەکانیان یا لە ڕواڵەتیاندا ئیمان نابیندێ بەڵام دڵەکانیان پڕە لە ئیمان. چی خبرە؟ یانی چی؟ ئەم کارە چییە؟ مانای چی ئەم کارە؟ بۆ دەکەنەخێ چی بووە؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ بیانگرێن! ئەمە چ کارەکەیکەن؟ ئێوە پرسیارتان کرد ئێمە کەین؟ هەر کەسکە هەن ببن بیانگرێن. بەرەمدان ئەمە درۆژکەی خاوەشکۆ ماکسیمیلیانە وشە خاتوێنین کچی فەرماندارەکە لەگەڵ منە. گالوس شتێک کۆماوە ئەمانە چیان دەن؟ درود بۆ خاتوو هێلێن. ڕێگرەکان لە قەبرستان کۆبوونەتەوە ئێرە ناهێم ناخاتوو. ڕێگرەکان؟ کۆچی ماتەلن قۆڵبەسەنکەن
خاتو هێلێن کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسن. درود بۆ خاتو هێلێن. داوای لێبوردنتان لێ دەکەم. دەکرێت بفەرمون بۆ شۆ دەچن؟ جۆرە پرسیار دەکەن کە دەڵێی تێپەڕین لە دارستان قەدەغەیە. دەتاوان من خۆش بن خاتون. هەرکێکی گرانیان لەسەرشاندا ناوین. هاتنی ئیمپراتۆر نزیکە. پێشەرمی بەسە لەگەڵ من قسە بکە. تۆ پلۆپایەکی وات نییە کە لەگەڵ کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوس قسە بکەی. ئەم ڕێگایە بۆ کوێ دەڕوات؟ یعنی ئێوە نازانن؟ ئەگەر بمزانی بایە لە تۆم نەدەپرسی ئەم ڕێگا بۆ کوێ دەچێت؟ قەبرستان. قەبرستان؟ ڕێگای ئەوەی ڕەقیم لە کەم لایە. خاتو هێلێن بۆ دیتنی هاوسەریان دەڕۆن بۆ ئەوێ. خاوەنشکۆ ماکسیمیلیان چوونەتە سەردانی ڕایەتەکان. هەر لەم ڕێگا و کاتون بگەڕێنەوە. لەبەر دوی ڕێیانەکەدا بەرەو ڕاست بڕۆن. ئەمە دەڵێن وەڵام ڕۆ ناولاوە. دەتانەوێت چەند کات بووە پاراستنتان لەگەڵتان نابنێرم؟ نا نیازێکمان نییە. هی یارمەتی بدەن دەور لێراتەوە. وەڕێکەوین. هی بڕۆن. هی بڕۆن. ڕێکەوە. زان دەنگێکی نەویست؟ نا. دەنگێک نایەت؟ نا. تێراوێژەکان ئامادە بن. ئامادە بن. ڕوو لەوان. لێندەن. ڕوومیەکان سەربازانی ڕوومی سەربازانی ڕوومی هێرش بەرن هێرش بەرنە پێشەوە کێ کوژە دیانگرێ تیرا پێوەنە هێرش بڕۆ دەی بڕۆ پێشەوە هێڵی کەسێن دەشکەن بڕۆن بڕۆن بەرابەر کەسێن دەرنەچێ بڕۆن دەی ئاڵغازەکەن
يا